خاڵەکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە تەکەبوڕی بەسەر ئەوانی دیکەوە نییە. دائیمەن خۆی بە سادە دێتە بەرچاو، دائیمەن هەوڵ دەدا کە بە سادەیی شتەکان بکە، هەتا لە جلوبەرگ و پۆشینیشدا سادەیە. یعنی ئەگەر نمونەکی بە بینینەوە بۆ نمونە وەکو کەسێکی وەکو غاندی، ئەگەر تێبینی بکەی هەر چەند پەڕۆیەکی لە خۆی ئاڵاندووە و بەڵام کەسایەتێکی بەهێزی هەیە. ئەمە چونکە باسمان کرد کەسایەتی بەهێز پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە، نەک بە ڕواڵەتی ئینسانەکە. بۆیە کەسایەتی بەهێز تەکەبوڕ ناکە بە جلوبەرگ، بە ئەو سەرۆت و سامانەی دراوەتە دەستی یاخود بەو پۆستەی کە لە ژێر دەستیتی، ئەسڵەن سادەیی سادە ڕەفتار دەکا. ئەو کەسایەتی بەهێزە، سادەیی سادە ڕەفتار دەکا. ئەگەر ئینسان بەو جۆرە بی خەڵکیش خۆشیان دەوی، لەبەرەوەی خەڵک کەسایەتێکی خۆش ناوێ کە دائیمەن خۆی لە ئەوەکانی دیکە بە گەورەتر دەزانی و سەلام ناکە و دائیمەن باسی شتە گرانبەهاکانی خۆی دەکە و ئەوانە. یعنی کەسایەتی بەهێز بە حەزەرە لەو بابەتانە. خوا ئەگە پێشی دابی دائیمەن وها تەسەڕوفات دەکە کە کەسی بەرامبەر نەشچێنتەوە، هەست بەوە نەکە کە ئەو نیتی، تەکەبوڕی دنیایی لەسەر لێ نادا. ئەوە خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێزە. جگە لەوەش کەسایەتی بەهێز زۆر قسە ناکە، بەردەوام هەوڵ نادا لە هەموو بابەتێک قسە بکە، لە هەموو شتێک قسە بکە، دەست بۆ هەموو شتێک ببە. کەسایەتی بەهێز گرانە، سەنگینە و پڕە لە معلومات، پڕە لە زانیاری، بەڵام دەزانی لە چ کاتێکدا پێویستە قسە بکە، لە چ کاتێکدا پێویستە وشەکان دەرببڕی. بە هەڕەمەکی ناستە ناو بابەتەکان، بە ئارەزوی خۆی کەسی بەرامبەر بشچێنتەوە یاخۆت تەدەخول بکە، تەدەخول لە ژیانی خەڵکی دیکە بکە. نەخێر، کەسایەتی بەهێز هەمووی بە پلان و بەرنامەیە لە ناو مێشی خۆی دەزانێت ئەگە قسەش بکە قسەکانی کاریگەرن، واتە کەسێکی کارێزماتیکە، لە قسەکردن زۆر بە ئاسانی دەتانی کەسی بەرامبەر بخاتە ژێر باری قسەکانی خۆیەوە. بۆیە کەسایەتی بەهێز ئەو جگە لەوەش شتێکی دیکەش هەیە کە بۆ نمونە خوای گەورە لە قورئاندا پێمان دەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبسیڕۆن، ئێوە سەیری خۆتان بکەن لە ڕوانگەی خۆتانەوە بزانە خوای گەورە چۆن دروستی کردوون، ئاوا سەیری دنیا بکەن و ئاوا ژیان بکەن، ئاوا ژین بکەن. باشە، خوای گەورە چۆن ئینسانی دروست کردی؟ ئەگە تێبینی بکەی خوای گەورە یەک دەمی دروست کردیە، دوو گوێسکەی دروست کردیە. ئەمە چمان پێ دەڵێ؟ ئەمە پەیامە. یعنی چی؟ یعنی ئینسان، ئەی ئینسانی بەڕێز، کەم قسە بکە زۆر گوێ بگرە. جا ئەوە ئەگەر بە واقع لە کەسێکی لە کەسایەتێکدا هەبی ئەوە کەسایەتێکی بەهێزە. بۆیە کەسایەتی بەهێز ئەو شتانە زۆر بە ئاسانی جێبەجێ دەکا. هەوڵ دەدە گوێگرێکی باشبی پێش ئەوەی قسەکەرێکی باشبی. هەوڵ دەدا قسە لە بەرامبەر وەربگری پێش ئەوەی کە زۆر قسە بکاتن و ئەو هەموو شەیە لە دەمی بێتە دەرەوە. وەکو باسمان کرد کە ئەگەر قسەش بکاتن قسەکانی کاریگەری هەیە، جێی خۆی دەگری لە ناو کۆمەلگا، لە ناو مەجلیس، لە ناو ئەو شوێنە گشتیانەی کە زۆر قسە دەکەن، بەڵام ئەو تەمەشا دەکەی زۆر بێدەنگە، زۆر هادەئە. لە کاتێکدا کە کاتێک قسە دەکات تەمەشا دەکەی خەڵکێک مۆزیبی دەبی، وای لێ دەکات کە هەمووان بکەونە ژێر کاریگەری قسەکانی ئەوە.